پێچەوانەی وڵاتانی پێشکەوتوو لە هەرێمی کوردستان پۆست و پلە و بەرپرسیارەتیەکان لەسەر بنەمای شیاوێتی و لێوەشاوەیی پڕ ناکرێنەوە و لەجێ کەسانی پسپۆڕ و دابەشکردنی پۆستە وەزارەکان بە PCV لەسەر بنەمای خزمایەتی و حیزبایەتی و خەباتی شاخ وەزیر و سەرۆک وەزیران و تەنانەت سەرۆکی هەرێمیش دیاری دەکرێت. لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی دواکەوتووە هەمیشە پۆستە باڵاکان لەسەر بنەمای CV و پسپۆری دابەش ناکرێت، زیاتر لەسەر وەلا، لەسەر بنەمای وەلا. ئەم کەسە چەند وەلایی بۆ حیزبێکی دیاریکراو هەیە، چەند بۆ تەکەتولێکی ناو حیزبە هەیە، چەند بۆ بنەماڵەیەکی دیاریکراو هەیە و بەداخەوە هەرێمی کوردستانیش ئەزمموی ئەو 27 ساڵی ڕابردوو ئەوەمان بۆ ئەسەلمێنێ کە زۆربەی جار وەزیرەکان لەسەر ئەم بنەمایە دانراون و بۆیە ئەبینیت هەمیشە وەزیر لەبری ئەوەی وەزیرێکی خزمەتگوزار بێ و خاوەنی پلانێکی استراتیژی بێ بۆ خزمەتکردنی وڵاتەکەی زیاتر لە چوارچەوەی ئەجەندایەکی حیزبی تەسکە ئیشەکات و ئەو گەندەڵی کە هەیە، ئەو وێرانەی کە هەیە، ئەوی کە لە وڵاتی ئێمە ئاوادان نیە، ئەوی کە پێشکەوتن نیە لە ڕاستیەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە وەکو ئەوترێت خەڵکی شیاو لە شوێنی شیاو دانادرێت. دانەنانی کەسانی شیاو لە شوێنی شیاو، بەخشینەوەی پۆست و پلە حکومەکان وە گۆشتی قوربانی و دابەشکردنی بەسەر و کەسانەی کە لە خۆتەوە نزیکن و لەسەر باڵ و خەتی خۆت حسابن، حکومەتێکی لاواز و دەستە پاچە لە پای کێشە و گرفتەکان دروست دەکات و هەرگیز ناتوانێت حکومەتی هەموو هاوڵاتیان بێت و لە چوارچێوەی چین و ڕنگ و دەڤەرێکی دیاریکراودا دەسوڕێتەوە. لە وڵاتانی پێشکەوتی جیهانە حکومەت کات تشکیل دەکرێ یاخود فەرمانگەکان کاتێ بەڕێوە برێ ئەو بەرپرسی بۆ دانرێ کە دیاریەکرێت لایەن حیزبەکانەوە بکرێتە وەزیر یا بەڕێبەری فەرمانگەکە لانی کەم بەبێ پسپۆڕێکی لەو بارەیە هەبێ، خاوەنی پرۆپۆزەڵێ بێ بۆ پێشخستنی ئەو وەزارەتەیان ئەو فەرمانگەیە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەو هەموو کابینەی کە لە ڕابردووە تشکیل کراوە وەزیرەکان یا بەڕێبەرەکان لەسەر ئەساسی کوڕ و باوک و لەسەر ئەساسی هێڵ و ئاراستە کەسەکان دانرێن، واتە زۆرینەیان نەخاوەنی پرۆپۆزەڵن، نەخاوەنی پسپۆڕین لەو بارەیە، بەڵکو دڵڕازیکردنن. ئەمەوە کە گەندەڵی لە ناو کۆمەلگا دروست دەکات. ناشەفافی، گەندەڵی، قەیرانی کارەبا، ناڵاندنی هاوڵاتیان بەدەست نەبوونی ئاوی خواردنەوەوە، دانەمەزراندن و خراپی ڕێگاوبان و دابین نەکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و دەیان گرفتی دیکە کە هەر ڕۆژەی هاوڵاتیانی ناوچە و شار و لادەیەک دەهێنێتە سەر شەقام و ناچار بە خۆپیشاندان و ناڕزایەتیان دەکات. دیاری حکومڕانی 28 ساڵەی حکومەتە حیزبیەکانن لە هەرێمی کوردستان کە دووبارەکردنەوەی هەمان سیناریۆ لە دیاریکردنی وەزیرەکانی کابینەی نوێیەم هەمان ئەنجامی کابینەکانی پێش خۆی دەبێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.